ئەی ئەوەی کە هەرچی هەیە بە شیرەی گیان دەیخۆڵقێنی و خۆت بێبەشی تۆ دەتوانی و لە دەستت دێ تینی ژیان وەبەر گیانی مردوو بێنی تۆ دەتوانی گریان بکەی بە پێکەنین تۆ دەتوانی دارستان پڕشکۆفەکەی تۆ دەتوانی بەهار بێنی و دنیا بکەیتە گوڵستان ئەگەر یەکبی ئەگەر یەکبی. بەڕێزانی بینەریەکی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکارتان لێ پیرۆز بێت. هەروەک لا بەرنامەی پێشودا پێتامان ڕاگەیاند پرسی ئەم جارێ بەرنامەکەمان لەسەر ناڕزایەتی دەربڕینی کرێکاران لەم ئاخرانەدایە. تا کۆتایی ئەم دیدارە لەگەڵمان بن. لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ئێران بەگشتی بە تایبەت لە مەودای زەمەنی نێوانیەکی ئەیاری ئەمساڵ و ساڵی ڕابردوو شاهیدی ناڕزایەتی بەرینی چین و توێژە جیاجیەکانی لە ئێران بووین. کرێکاران، مامۆستایان، پزیشکان بە شێوەی بەردەوام و بە سازدان و ڕێخستنی کۆبوونەوەی ناڕزایەتی دەربڕین بە حەشیمەتێکی بەرچاوی هەزاران کەسی لە بەردەم مەجلیس و دام و دەستگا پەیوەندیدارەکانی کۆماری ئیسلامی سەبارەت بە دۆخی نەشیا و تاقەت فڕوکێنی ژیان و بژێوی خۆیان دەنگی ناڕزایەتیان بە شێوازگەلێکی جۆرا و جۆر گەیاندووەتە گوێی کاربەدەستان و بەرپرسانی حکوومەتی و خوازیاری پێڕاگەیشتن بە کێشە و گرفتە سنفی و باری گوزەرانیان بوون. ناڕزایەتی کرێکاران پاشەوە پەردەستێنێت کە لە کۆتایەکانی ساڵی 93 هەتاوی بە لە بەرچاوگرتنی گرانبوون و هەڵکشانی نرخی شتومەک و پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە، کرێخان و کرێتاکسی و ئۆتوبوس و زۆر شتی تر ڕوو لە ئەندامانی شۆرای باڵای کار خوازیاری زیادکردنی 57% هەڵدەستی مانگانەی کرێکاران بۆ ساڵی 94 بوون. بەڵام و داواکاریەی کرێکاران لە کۆبوونەوەکانی شوڕای باڵای کاردا کڕیارێکی نەبوو. نوێنەرانی بەناو کرێکاران کە لە ئەندامانی ئەو شوڕایە بوون پێشنیاری زیادکردنی 25% هەڵدەستیان کردبوو. لە ئاکامدا پێشنیاری خودی نوێنەرانی دەوڵەت لە پێشتر ڕاگەندرابوو پەسەند کرا. ئەویش زیادکرانی 17% بوو. دەرەنجام بۆ ساڵی 94 هەتاوی هەڵدەستی مانگانەی کرێکارانێک کە یاسای کاردەیانگرێتەوە 712,000 تمەن دیاری کرا. کرێکاران لە کاردانەوە بەم بڕیارە و دەیان خاڵی دیکە لەوانە لەسەر کاردەرکردنی کرێکاران نەدان یان دواخستنی هەڵدەستەکان بێکاری کوژرانی 5 بۆ 7 کرێکار لە ڕۆژدا بەهۆی ڕچاونەکردنی ستانداردە ئیمنیەکانی شوێنی کارکردن کە بەشی هەرە زۆری ئەم خاڵە هەڵدەگەڕێتەوە بۆ بابەتی کەمکردنەوەی تێچوەکانی بەرهەمهێنان پەرەسەندنی بەستنی گرێبەستەکاتیەکان کە ئێستاکە 93% سەرجەم گرێبەستەکان لەخۆ دەگرێت زیاتر لە 90%شی ئەو گرێبەستانە یەک مانگ زیاتر تێپەڕ ناکات و ئەمەش بەو مانایە کە بە پێی ئامارەکان تەنیا 10% سەرجەم کرێکارانی ئێران یاسای کار دەیانگرێتەوە و دەتوانن لە مافی بیمە، خانەنشینی و ناڕزایەتی و هەر کێشەیەکی سنفی خۆیان بە شێوەی یاسایی بە دووەداچوونی بۆ بکەن. کارناسان و چالاکانی بواری ئابووری و کرێکاری لەو باوەڕەدان کە سیاسەتەکانی دەوڵەتی 11هەمیش لە هەمبەر کۆمەڵگەی کرێکاری درێژەی هەمان سیاسەتی 37 ساڵەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە و دروشمەکانی حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئەو ڕژیمە لە سەربەندی هەڵبژاردنەکان سەبارەت بە خۆڵقاندنی ژیانێکی شیاو بۆ کرێکاران درۆیەکی دیکە بەڵام تێکەڵاو بە بزەیەکی فریوکارانە بووە. لە بەرامبەرشدا لە جیاتی وەڵامدانەوە بە داواکاری کرێکاران و لە درێژەی ئەم ناڕزایەتیانە بە تایبەت لە سەروبەندی نزیکبوونەوە لە 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار کۆماری ئیسلامی بە لێشاو دەستی داوەتە گرتن و لە بەندکردن و سزادانی چالاکانی کرێکاری لە کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بەگشتی بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم پرسان لێرە لە ئەستۆدیۆ میواندارەتی بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵگەیان کردووە. هاوڵاتە بەخێر. زۆر سپاس بۆ ئێوە و سڵاوم بۆ هەموو بینەرانتە. خێربێت کابدوڵڵا. سپاس بوو. کابدوڵڵا من سەرەتا بۆ وەک دەستپێکردنی باسەکە لە کۆمەڵەوە دەست پێ بکەین. لە مێژووی کۆمەڵە لەگەڵ چینی کرێکار و ئەوەی کە خۆتان لێ ئاگادارن و لێ دەزانن بۆمان باس بکەن و بۆ بینەرانیش. دیارەوە دەتوانم تەنیا لێرە بە کورتی باسی بکەم لە مەودایدا کە بۆ بەرنمەکەیەوە هەیە. ئەویش ئەوەیە کە پرسی کرێکار و چینی کرێکار لێ تێگەیشتن لەو پرسە کار لەسەرکردنی پشتگیریکردن لە مافەڕەواکانی کرێکاران هەروەها چوونە ناویان تێکەڵبوون لەگەڵ ژیانیان چەشتنی بەشێک لەو ژیان و خەبات و هەروەها ئەو مەینەتیانەی لە ژیانی ئەواندا هەیە
هەمیشە ئەرچێکی سەرەکی کۆمەڵە بووەوە لە هەر لە ساڵانی خەباتی نهێنی کۆمەڵە لە دەورەی ڕژیمی پاشایەتیدا هەر کام لە ئێمەمانان یا هەر کەس بیویست بایە لە کۆمەڵەدا کار بکە دەبوایە وەکو جۆرێک ئیمتیحان یا وەکو جۆرێک ئەرچی سەرەکی خۆی فێر بێ کە بچێتە نێو کرێکارانەوە و بە دڵسۆزیەوە کاریان لە نێودا بکە لەگەڵ گرفت و پرسەکانی ژیانیان تێکەڵاو بێ و ئاوێتە بێ و ئاشنا بێ و سەرنجامیش لە خەباتە کرێکاریەکاندا لەگەڵیان بژی و لەگەڵیان ببێ و پشتیوانیان لێ بکە. دواتریش کە سەردەمی خەباتی ئاشکرای کۆمەڵە هاتووە لە ساڵی 1357ەوە کۆمەڵە بەردەوام پشتیوانی سەرەکی بزوتنەوەی کرێکاری و خەباتی کرێکاران بۆ لە کوردستان. دەتوانم بڵم بە شانازیەوە ئەو ئیدعای بکەم کە تا ڕادەیەکی زۆر ئەسڵەن چەمکی چینی کرێکار و مافەکانی و پێویستی خۆڕێکخستنیان پێویستی تەشەکولە کرێکاریەکان و کارکردن بۆ فەراهەمبوونی زەمینە بۆ ئەو تەشەکولە کرێکاریانە تا ڕادێکی زۆر بەرهەمی کاری چالاکانی کۆمەڵە و ئەو فەرهەنگ و کولتورە یەکە کۆمەڵە لە کوردستاندا بڵاوی کردەوە. ناڵم ناوی کرێکار نەبوو بەڵام بەخشینی بڕوا بەخۆیەکی تازە بە کرێکارانی کوردستان و ئاشناکردنیان بە مافەکانی خۆیان و پێکهێنانی نەوعێک غرور و بڕوا بەخۆ و ناسینی مافەکانیان من ئەوانە لە بەرهەمەکانی کاری کۆمەڵە دەزانم تا ڕادەیەکی زۆر هەر لە کرێکاری ساختومانیەوە هەر لە کرێکارانی کوورەخانەکانەوە هەر لە کرێکارانی کشت و کاڵەوە لە کرێکارانی شارەداریەوە دواتر تا ئەو ڕادەی لە کوردستان سەنعەت و پیشەسازیەک هەبووە کار لە نێو ئەواندا کار لە نێو نەک هەر لە شوێنی کاریان لە شوێنی ژیانیشیان لە گەڕەکە زەحمەت کێژنشینەکان چوون بەرەو ئەوێ تێکڵاوبوون لەگەڵیان و لە هەموویاندا بە وردی و بە سەبر و بە حەوسەلە کارکردن بۆ ئاشناکردنی ئەوان بە مافەکانیان جا ئەوە مەسەلەی حەقدەستە مەسەلەی مافی مانگرتنە قانونی کارێکی پێشکەوتن خوازانەیە یا مەسەلەی خۆڕێکستن و تەشەکو لەسەر بەخۆ کرێکاریەکانە. ئەمن دەوری کۆمەڵە لەم 40 ساڵی ڕابردوودا سەرەکی دەبینم ئەوەندەی کە ئیتر ئیستیبدادی کۆماری ئیسلامی هەموو تەشەکولێکی پەک خستووە و بە زەبر و زەنگ ڕوبەڕوو بۆتەوە لەگەڵ هەموو حرەکەتێکی کرێکاری و هەموو داخوازیەکی کرێکاری ئەوە شتێکی جیاوازە بەڵام لەگەڵ کوچکۆڵەترین ئازادیەکی سیاسی بووە یا فەزایەکی کراوەتر لە کوردستاندا بووە چینی کرێکار لەگەڵ کۆمەڵە سووتنەوەی کرێکاری لەگەڵ کۆمەڵە پەیوەندی نەپساوایان بۆ لەگەڵ یەکتری و چالاکانی ئێمە لە ناوخۆی وڵات دەبێ بزانن کە ئێستاش دەبێ وابێ و دەوری داهاتوش لەگەڵ هەر ئاڵوگۆڕێکی سیاسی و کۆمەڵایەتی لە ئێران کۆمەڵە دەبێت ئەو دەور و نەخشەی خۆی جارێکی دیکە ببینێتەوە. ئاڵڕابوونەوە سەر تەوەری سەرەکی بابەتی بەرنامەکە لە ماوەی 1 ساڵی ڕابردوو شاهدی اعتراضاتی زۆری کرێکاری لە کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بە گشتی بوون. لە ئێستادا ئەو داواکاری و خواستانەی کرێکاران چین و خاڵە سەرەکیەکەی کامێ؟ ئەوەندەی کە لە ڕووی سەرنجدان و لێکدانەوەی بزوتنەوەکان و دەردەکەوێت داخوازیە سەرەکیەکانیان ڕنگ بێ گرنگترینیان مەسەلەی حەقدەست و کەمی حەقدەست بێ هەروەها ئەو حەقدەستە کەمەش لە کاتی خۆی پەرداخت ناکرێ بۆیە وە درەنجی کەوتنی و پێنەدانی حەقدەستەکانیش بۆ خۆی بۆتە خواستێک ساڵەهایە لە ئێران بۆتە داخوازیەک بێکارسازی فراوان کە بە نێوی تعدیلی نیروی کار لە ئێران ناوی دەبن و سەرچاوەکەی لەو ڕکوودە ئیقتیسادیەدایە و دیارە لە ڕاندخۆری و گەندەڵیشدا هەیە ئەمەش یەکێک لەو شتانەیە. گرێبەستە کاتیەکان کە بەشی زۆریان جاران 3 مانگە بوون حتا ئەوەش نەماون بوونە 1 مانگە
ئەوەش گرفتێکی گەورەی کرێکارانە بەرخوردی ئەمنیەتی و توندوتیژی لە زیاتی گوێگرتن بۆ داخوازی کرێکارەکان ئەوەش هەبووە بۆیە ئازادی چالاکانی کرێکاری یەکێک لە داخوازیەکانیان بووە ئەوانە زۆرتر بەرچاوکەوتون لە گرێبەستەکان کرد بەپێ ئەمارەکان گرێبەستەکانی گرێبەستە کاتیەکان لە ساڵی ڕابردووە تا ساڵ لە هەشتاوە بوونەوە سێ بەرزەوە هۆکار چییە؟ ئایا بۆ ئەو گرێبەستانە ناکرێت بە هەمیشەی چە لەمپەرێک لەسەر ڕێگای؟ ئەگەر گرێبەستەکان بکرێن بە هەمیشەیی مانای چەند شتە یەکیانەوەیە کە ئەم کرێکارانە دەچنە شمولی قانونی کار و یاسای کارەوە ڕاستە یاسای کاری ئێران زۆر کەم و کووری تێدایە و بە هیچ جۆر مافەکانی کرێکاران ئەو جۆرێک کە شیاوە تێدا ڕەچاو نەکراوە بەڵام دیسانیش جۆرێک حیمایەتی قانونی لە کار و لە هێزی کار و چینی کرێکاری تێدا هەر هەیە ئەگەر گرێبەستەکان دایمی بن دەبێت کرێکاران بیمەیان بدرێتێ و زۆرێک لە ئیمتیازاتێکی کە لە قانونی کاردا بۆیان بە ڕسمی ناسراوە لانی کە بەوانیان بدرێتێ گرێبەستە کاتیەکان و یەکمانگەکان کە زۆر جاریش داوا لە کرێکار دەکەن بە سپی بنەکەی ئیمزاکە یعنی بەبێەوەی بزان چی نووسراوە بنەکەی ئیمزاکە و دوای پڕی دەکەنەوە بخۆیان ئەوانە معنای ئەوەیە کارفەرما و خاوەن کار هیچ مافێک بۆ کرێکار بە ڕسمی ناناسێ دەتوانێت ئیخراجی بکات دەری کە لەواقعدا قانون لی ناپرسێتەوە تازە چون گرێبەستەکەی کاتی بووە هەر حەق دەستێکی بیەوێ دەیداتێ و مەشمولی بیمە و خەدەماتی بیمەی کۆمەڵاتی و دابینکردنی کۆمەڵاتیش نابن کاک عەبدوڵڵا ئەی ڕووبە و کارگا بەرهەمێنەرە سکۆلەکان کە لانی کەمی حەقدەست نایەنگرێتەوە ئەوانە دەبێت ئێترازەکانیان ڕوو بە کوێ دەربڕن تەکلیفیان چییە؟ جارێ باوە بڵم لانی کەمی حەقدەستێک کە لە ئێران دیاری کراوە وا بزانم 712,000 تمەنە لە مانگدا بە گوێرەی ئاماری نهادە ڕسمیەکانی خودی کۆماری ئیسلامی ئێران سێ بەرابەری ئەوەش هێشتا جا دەگاتە هێڵی هەژاری یعنی سێ بەرابەر لە ژێر هێڵی هەژاریشە ئەو حەق دەستەی کە دیاریان کردووە ئەگەر کارگا بچووکەکانیش یا کرێکارانی منفەریدیش بگرێتەوە گەورەترین مشکلێکی کە کرێکاران ئێستا هەیەە کە هەموو ئەوانە گرفتن دیارە حەق دەستی کەم و قەراردادی کاتی و بەرخوردی ئەمنیەتی و هەمووی ئەوانە وە نەدانی حەق دەستەکان و کەوتنە دواوە بەڵام یەک چەکی سەرەکی هەیە ئەگەر کرێکار ئەوەی ببێ هیچ نەبێت دەتوانێت بچێتە مەیدانی شەڕێکی کۆمەڵایەتیەوە بۆ بەدەستهێنانی مافەکانی ئەویش حەقی سندیکا و حەقی یەکیەتیە کرێکاریەکان و حەقی خۆڕێک خستنی سربەخۆی کرێکارانە لە ڕاستیدا تا ئەوە نەبێ و تا بە زەبری خەباتی کرێکاری ئەمە بەدەست نەیە و هەم بەکردەوە و بە عەمەلی و هەمیش لە قانوندا تەسبیت نەکرێ و دانەسەپێ زۆرێک لەو مافانە بەڕاستی دەستەبەر ناکرێن چونکە هەچی کارفەرمایانن کە ئەڵبەتە لە بیریشمان نەچێ لە ئێران گەورەترین کارفەرما خودی دەوڵەتە چون اقتصادی سەرمایەداری ئێران ئێستاژ اقتصادێکە تا ڕادەیەکی زۆر دەوڵەتی ئەو بەشەشی کە ڕسمەن دەوڵەتی نییە بەڵام ڕاندخۆری دەوڵەتن لە ڕێگای ڕاندخۆریە دەوڵەتیەکانەوە کاری خۆیان دەبنە پێشەوە بۆیە ئەمان دەوڵەتیان لەگەڵا قانونیان لەگەڵا نیروی ئینتیزامیان لەگەڵا بەسیجیان لەگەڵا هەموو شتێکیان لەگەڵ اقتصادی وڵاتیان بەدەستە تەنیا چەکێک کە کرێکار دەتوانێ هەیبێ لەم ململانەیە گەورە کۆمەڵایەتیەدا تەشەکل لە سەر بەخۆ کرێکاریەکانن بۆیەش ئەو هەوڵانەی دراون چەندەها ساڵ لەوە پێش بۆ کرێکارانی نەوت دوایە کرێکارانی ئۆتۆبوسڕانی تاران و حەومە دوایە کرێکارانی هەفتەپە یا هەر کام لە بەشەکانی دیکە ئەوانە هەوڵی زۆر زۆر بە نرخ و پیرۆزن دیارە ڕۆژێک دێ ئەلئان هەژاری یەکجار دوو عامل نایڵێ ئەم مافە بەباشی بەدی بێ و بچەسپێ یەکیان هەژاری یەکجار زۆرە
لە هەموو کۆمەلگای ئێران بە تایبەتی بۆ کرێکاران و زەحمەتکێشان ئەوە وای کردووە کە کرێکاران مەجبور بن بە هەموو شەرائیتی کارێک ڕازی بن و قودرەتی بەرامبەرکێ و وەستانەوەیان بەرامبەر بە کارفەرما و دەوڵەت کەم بێتەوە و دووهەمینیان شەرائیتی ئەمنیەتی و تونند و تیژی حکوومەت و دەسەڵاتە بەدژی کرێکاران ئەم دوانە وای کردووە کە کرێکاران دیارە پشتیوانیەکی قانونیشیان خۆ نییە لە ئێراندا ئەمەوە نەوای کردووە کە نەتوانن ڕێکخراوە کرێکاریەکانیان بێ ئەو ڕۆژەی کە کرێکارانی ئێران دیارە لە هیچ کوێ بە خاستانی بەدەست نهاتوە بەبێ خەبات و قوربانیدان بەدەست نهاتوە تەنانەت لە ئوروپاش کە ئازادی سندیکا کرێکاریەکان هەیە و ئەوان بەڕاستی لە زۆر جێگا دەستیان دەڕوا بۆ مانگرتن و بۆ وتو وێشکردن لەگەڵ حکوومەت و قسەیان دەبیسترێ و میدیا و ڕەسانەکان لەگەڵیان دەدوێن و یعنی لایەنێکی کاریگەری کۆمەلگان تەنانەت لەوێش بە حەسانی بەدەست نەهاتووە ئەم دەستکەوتانە لە ئێرانیش و لە کوردستانیش بە حەسانی بەدەست نایە بەڵام ئەو ڕۆژەی کە کرێکاران ببن بە بتوان بە زەبری خەباتی خۆیان و لە بارودۆخی مساعیدیش کەڵگ وەرگن لە بار کەڵگ وەرگن ئەو ڕۆژە من دەتوانم بڵێم کە زۆرێک لە داخوازیەکانی دیکە بە شوێن ئەوەدا دەتوانێت بچەسبێت. کاک عەبدوڵڵا هەروە جۆرەکە ئاگادارین ئێوە لە هەواڵ و راپۆرتەکانە بە شێوە ڕوتین ئەیبینین ناڕزایەتی کرێکاران هەموو دەم لە ئارادا بووە و بەپێی ئامارە نافەرمیەکانی شتاتنانە باز لەو دەکەن کە ساڵی ڕابردوو 3000 حاڵەت کۆبوونەوە و مانگرتنی کرێکاری لە ئێران بەگشتی ڕوویداوە بۆ بزوتنەوەی کرێکاری لە ئێران بەگشتیە دەستکەوتێکی ئەوتوو بەدەست نایێت لەو ئەترازاتانی خۆیان خرەوە دەگەڕێتەوە سەر کۆمەڵێک یەکیان جارێ پێش هەموو شتێک فەزای ئیستیبدادی و دیکتاتۆری ڕەشی کۆمەڵی ئیسلامی ئێران باڵی بەسەر هەموو شتێک داگرتەوە بۆ ڕووناکبیران دەتوانن مافەکانی خۆیان ڕەچاو بکەن بۆ ژنان دەتوانن بۆ نەتەوە بندەستەکان دەتوانن لەبەرەوە دیکتاتۆری بۆیە گەورەترین زەرەری بە چینی کرێکار گەیاندووە بۆیەشە زۆر جار بە تایبەتی لە هەمیشە لە ئەدەبیاتی کلاسیکی چەپ و سۆسیالیستی و لە نێو مارکسیستەکان و لە نێو خودی ئەحزابی سۆسیال دموکراتیشدا هەمیشە ئەو قسە باو بووە و دروستیشە کە کرێکاران بە حکمی بەرژەوەندی باڵای خۆیان دەبێ پێشەنگی خەبات بۆ لابردن و ڕووخاندنی دیکتاتۆری و بۆ دەستەبەرکردنی دەستکەوتە دموکراتیکەکان بن. دموکراسی ئۆتۆماتیک کرێکاران بە مافی خۆیان ناگەیەنێ بەڵام دموکراسی هەلومەرجێک دەخڵقێنێ کە تێیدا کرێکاران دەستێکی باڵاتر پەیدا دەکەن بۆ ئەستاندنی مافەکانیان و چەسپاندنیان لەبەرەوە نەبوونی دموکراسی نەبوونی ئازادی بوونی زەبروزەنگی دیکتاتۆری من بە گەورەترین هۆکار دەزانم بۆ وەزعی کرێکاران کە ئەمە دیارە هۆکارەکەی جمهوری ئیسلامی ڕژیمی دیکتاتۆری جمهوری ئیسلامی بێجگە لەوە ئێمە لە 37 ساڵەی ڕژیمی کۆماری ئیسلامیدا شاهیدی پەرەسەندنی ئابووری یا تەوسعەیەکی ئیقتیسادی منەزەم و سیستێماتیک نەبووین زۆر لە وڵاتانی دنیا کە 37 ساڵەوە پێش 40 ساڵەوە پێش هەر بەقەد ئێران بوو ئاستی پێشکەوتنیان یا بگرە کەمتریش بوو ئێستا بوونە وڵاتانی سەنعەتی و چوونە قۆناغێکی تازەوە بەمانە دەڵێن ئیقتیسادهای نەوزهور چوونە ئەو ڕادەوە ئێران دەیتوانی یەکێک لەوانە بێ حتا ئەگەر بەبێ هیچ ئیسلاحاتێکی گەورەی بڵێن مربوط بە عەداڵەتی کۆمەڵایەتیش جا چون ئەم بەرنامە پەرەسەندنە ئابووریە نەبووە چون ئێران سەنعەتی نەبووە نەک هەر نەبووە بەڵکو بە 8 ساڵ شەڕی ماڵوێران کرد و بە خەرجکردنی بودجەی ئێران بۆ چوزانم دەخالەتەکانی جمهوری ئیسلامی لە دەرەوەی وڵات هەموو پولی ئێران سەرفی ئەوانە کراوە پولی ئێران سەرفی
ئەنێرژی ناوچی کراوە کە سەدان میلیارد دۆلاری زەرەر داوە، ڕاندخۆریەکی یەکجار زۆر، فەسادێکی یەکجار زۆر، واریداتی بێحیساب و کتاب کە نایڵە سەنایعی ناوخۆ ڕشت بکە. ئەوانە هەموو وای کردووە کە چینی کرێکار لە زیاتی ئەوەی کە ئێران تەوسعی اقتصادی پەیدا بکە وردە وردە چینی کرێکار هەم فراوان بێتەوە بە ژمارە و بە جەمعیەت زۆرتر بێ و هەمیش متەشەکیل بێ لە کارخانە و کارگا و مەراکزی تەولید و بەرهەمهێنان پرژ و بڵاو بووە، هەژار بووە و ئەمەش هۆکارێکی گەورەیە کە ئێران پێشڕفتێکی ئابووری و اقتصادی بەخۆیەوە نەدیوە. ئەمانە هەمووی دەستیان داوەتە دەزیەک نەبوونی قانونی کارێکی ڕاستەقینە، فشارێکی یەکجار زۆری کە بە تایبەت بۆ چالاکان و هەڵسوڕاوانی کرێکاری هێناویانە. هەر لەگەڵ و هاتە سەرکار جمهوری ئیسلامی ئەوڵین کاریەوە بوو شوڕاکانی تێکشکاند، سندیکەکانی تێکشکاند، فعالینی کرێکاری گرت، ڕۆژنامە و ڕاگەیاندنە کرێکاریەکانی قەدەغە و تعتیل کردوە تا ئێستا شەر بەو زەبروزەنگە لەگەڵیان ڕوبڕوو بوو. من ئەوانە بە هۆکاری دەزانم. لە نێو هەمووی ئەوانەدا هەروەکو لە قسەکانی پێشوشدا باسم کرد، ئەگەر کرێکاران سەرکەون لەوەدا کە بتوانن لە کەمەوە بۆ زۆر ڕێکخرا و سندیکای سربەخۆی کرێکاران دامەزرێنن، من وا دەزانم لەوێوە وەرەق هەڵدەگەڕێتەوە بە سوودی کرێکار. جگە لە کرێکاران توێژەکانی تری ناو کۆمەڵگا وەکو مامۆستایان و پزیشکانیش هەر لە ماوەی بە تایبەت ئەم چەندمانی ئەخیرە ناڕزایەتی بەرێنیان ڕێکخستووە و داوای مافەکانی خۆیانیان کرد. هۆکار چییە کە ئەوانە بە تایبەت کە ئێوە هەمیشە تاکیدان کردووە لەسەر خەبات کە ئەبێ پشت بۆ خەباتە مەدەنی بەسین و بۆ توێژانەی بە تایبەت کرد داواکاریەکانیشیان زۆربیان لەسەر حەقدەست و ئەوە بووە. پێتاوە هۆکار چییە کە ئەوانە یەک ناگرن یەک پارچ نابن یەکدەم داوای مافی خۆیان ناکەن؟ ئەوەی مامۆستایان ئەم بەینەکردیان زۆر زۆر نمونەیەکی سەرکەوتوو و زۆر نمونەیەکی باش و مثبەتە و پێم وایە جێی دەرس لێوەرگرتن و ئەزمون لێوەرگرتنە بۆ هەموو بەشەکانی دیکەش کە تێیدا دەزانین معلم و مامۆستاکانی کوردستانیش دەورێکی بەرچاویان هەبوو و مامۆستایان لە سەرتاسەری ئێران بە خۆپیشاندانی مەدەنی و هێمنانە و بە ڕاگەیاندنی داخوازیەکانیان توانیان نمونەیەک لە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی لە بزوتنەوەیەکی مەدەنی نیشان بدەن. ئێرانی داهاتوو بە بڕوای من دەبێتە ئێرانی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە مەدەنیانە جا بە مامۆستایان و بە هەموو تۆژەکانی دیکەوە سیاسەتی ئابووری هەڵە و گەندەڵی و ڕاندخۆری و هەموو ئەو وەزعی کە لە ئێران هەیە و هەژاریەی کە نەک هەر کرێکاران توێژی زۆر فراوانتری کۆمەلگاشی گرتوتەوە وا دەکا کە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە هەم سەر هەڵدەن هەم ناچاریش بن لەوەی کە هاوپشتی لە نێو خۆیاندا پێک بێنن. جارێ بۆ مامۆستایان بڵێم من بە هەڵەی نازانم ئەگەر مامۆستایان وەکو بەشێک لە چینی کرێکاردا بنێ. بۆچیش چونکە کرێکار ئەگەر بچینەوە سەر ئەو تعریفەی کە مارکس لێی دەکا دەڵێ ئەو کەسەیە کە هێزی مێشک و ئەعساب و ماسوولکەکانی دەفرۆشێ، نەڵە هەر هێزی ماسوولکەکانی دەفرۆشێ. لە هەر حاڵدا جاچ لەوەدا دقیق بە ناوی چینی کرێکاریان بناسیینیان نا لە هەر حاڵدا هاوپەیمانێکی گەورن لە خەباتی کۆمەڵایەتی چینی کرێکاردا و حەقا ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە لەگەڵ یەکتری نزیکی و هاوپەیوەندی خۆیانیان هەبێ. دەگاتە جێیەگە من پێم وایە ئەو بزوتنەوانە ئەگەر وردە وردە بە کرێکاران بە مامۆستایان و بە توێژەکانی دیکەوە ئەگەر سەر هەڵدن بە بڕوای من دەگاتە ئەو جێش کە تازە مقاومەتکردن لە بەرابەریاندا بۆ تەنانەت بۆ ڕژیمێکی دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامیش حسان نەبێت لە بیریشمان نەچێتەوە سەردەمی شۆڕشی ڕاگەیاندن و ئیتیلاعات و ئەنفۆرماتیکە
چکۆڵەترین حرەکەتێکی کرێکاری لە سەقز یا مەریوان یا شارێکی دیکە لە دەرەوەی کوردستان لە هەر جەیەکی ئێرانیش دەچێتە سەر تۆڕی جیهانی ئینتەرنێت و میدیاکانی جیهان هەموو باسی دەکەن. یعنی ئەو نەوعە بێکەسکوژیەی کە جاران چالاکانی کرێکاری و زۆرێک چالاکانی دیکە لە ئێران تووشی دەبوون بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی چی دیکە مەجای نەماوە. وەڵە زۆر سپاس بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە، سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کرد و لەم بەرنامەیە بەشدار. سپاس بۆ ئێوەش کە ئەو فرسەتەتان ڕست. خۆشەویستان، دوای ناوبڕێ دەگەڕێنەوە وڵاتە. معیشت منزلت حق مسلم ماست. معیشت منزلت حق مسلم ماست. کارگر معلم اتحاد اتحاد. کارگر معلم اتحاد اتحاد. مامۆستایانی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات و ئێران لە ماوەی مانگەکانی ڕابردوو دەیانجار لە ناڕەزایەتی بە کەمبوونی هەقدەستەکانیان و جیاوازی زۆری نێوان ئاستی هەقدەستی ئەوان لەگەڵ باقی کارمەندان و موچەخۆرانی دیکەی دەوڵەتی لە ئاستێکی بەرفراواندا ناڕەزایەتی خۆیان دەربڕێوە و لە دروشمە سەرەکیەکانیان کە بەسەر پلاکاردەکانیانەوە دەردەکەوت باسی ئەوەیان دەکرد کە هەم لە هەژاری بێزارن هەم لە هەڵاواردن. ئەو هەوڵانەش لەگەڵ دەست بەسەرکردن و لە بەندکردنی کۆمەڵێک لە چالاکانی ئەو بوارە لەوانە سەرۆکی ڕێکخراوی مامۆستایانی ئێران عەلیڕەزا هاشمی سەنجانی ڕوبەڕوو بووە. کرێکاران و مامۆستایانی ناڕازی تا ئێستاکە نەک هیچ وەڵامێکیان بە داواکاریەکانیان نەدراوەتەوە، بەڵکە هیچ یەک لە بەرپرسان ئامادە نەبوون کە لە کۆبوونەوەکانیاندا ئامادە بن و گوێ لە داواکاریەکانیان بگرێن. ئەمەش لە حەڵکدایە کە مامۆستایانی ناڕازی بەردەوام ڕایانگەیاندووە کە دەرگای گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی پەیوەندیدار کراوەیە و خواستەکانیان تەنیا بواری سنفی لە خۆ دەگرێت. لە دوایین هەوڵەکانی مامۆستایانی پارێزگا کوردنشینەکان زیاتر لە 9,000 مامۆستا بە واژۆکردنی تۆمارێک ڕوو لە حەسەن ڕۆحانی و نوێنەرانی مەجلس خوازیاری ئاوردانەوە بە دۆخی گوزەرانیان بوون و ڕایانگەیاندووە کە هەڵدەستەکانیان لە ئاستێکدا نییە کە تێچووی ژیانیان دابین بکات. لێرەدا وردەبینەوە لەسەر ئەوەی کە خواستەکانی توێژەکانی کۆمەلگا لە چ ڕێگایەکەوە مسۆگەر دەبێت. ئایا پرسەکانی حەقدەست، بێکاری، بیمە و زۆر خاڵی دیکە پەیوەندی بە ئابووری و بودجەی وڵاتەوە نییە؟ ئەو بڕەپوڵەی کە لە ئاستی پێویست دەبێت بۆ ئەو بەشانە دیاری بکرێت لەکوێ سەرف دەکرێت؟ ئایا ڕێگەدان بە دامەزران و چالاکیکردنی ڕێکخراوە سنفی و مەدەنیەکان لە ڕوانگەی ڕژیمەوە بواری سیاسیش لەخۆ دەگرێت و کۆمەڵێ پرسیاری لەم چەشنا کە لە دوای ناوبڕێکی کورد ئاماژەیەک بە وەڵامەکانی و پرسیارانە دەدەینەوە. داشتن طبقه کارگر ایران به وضعیت موجود و شرایط مصیبت مآخر از این هستند. بدون تردید تحمیل فقر و فلاکت روزافزون بر میلیون‌ها خانواده کارگری و سیاست تشدید سرکوب اعتراضات کارگری نه تنها مفری برای سرمایه‌داران حاکم بر ایران نخواهد داشت، بلکه ما کارگران و عموم مردم زحمتکش عموم زحمتکش ایران از این همه بی‌حقوقی، سرکوب و استیصال و درماندگی برای گذران زندگی زمین را زیر پای عاملین و مسببین چنین وضعیتی داغ خواهد کرد. لذا ما امضا کنندگان این قطعنامه با هشدار نسبت به تداوم سیاست‌های تحمیل و فقر و فلاکت و تشدید کم سابقه سرکوب اعتراضات کارگری به اعلام انزجار از تداوم چنین سیاست‌های خواستای خود را به شانسی اعلام و مسلمانه بر تحقق آنها پایگذاری می‌کنیم. یک، ما با محکوم کردن تعیین حداقل مزد 712,000 تومانی
چه با خیرشبازی دولت کارفرمایان نماینده دستگاه کارگری و فضاسازی ریاکارانه رسانه‌های رسمی و حکومتی بر طبقه کارگر تامین شد. مصرانه خواهان تجدید نظر فوری در حداقل مزد مسبب و افزایش اون 3 میلیون تومان بر اساس سبد هزینه مطابق با استانداردهای زندگی امروزی هستیم. ما با حمایت قاطعانه از اعتراضات بر حق و بی‌بهره معذران، پرستاران، یگانه راه حل پایان دادن به سقوط معیشتی موجود را اطلاع کۆماری ئیسلامی پاش زیاتر لە 1 خەرجکردنی بودجەی میلیارد دلاری سروەت و سامانی وڵات لە پێناو بەدیهاتنی خەونی دەستپێڕاگەیشتن بە چەکی ئەتۆمی لە دوای دانوستانی نوێنەرانی خۆی و گروپی 15 لە لۆزان بەهۆی گوشارە ئابوووریەکان لەژێر کاریگەری سزا نێونەتەوەیەکان و دابەزینی نرخی نەوت کە 80% سەرچاوی داهاتی ئەو وڵاتە دابین دەکات لەگەڵ کەمی بودجە بۆ پشتیوانی کردن و ساپۆرتکردنی گروپ و لایەنەکانی ژێڕەکەیفی خۆی ڕوبەڕوو بووەوە و بۆ قەرەبووکردنەوەی ئەم بۆشایە لە نێوان دوو سیاسەتی درێژماوەی خۆیدا واتە گەیشتن بە چەکی ئەتۆمی و پێکهێنانی ئیمپراتوری ئیسلامی شیعە یەکیمیانی کردە قوربانی ئەوی تریان. هەر جۆرە کێشەیەکی سنفی و ئابووری و تەنانەت خەسار و لادەنە کۆمەڵایەتیەکان لە ئێران پەیوەندی بە سیاسەتەوە هەیە، چونکە کۆماری ئیسلامی بەشی هەرە زۆری پۆڵ و داهاتی و هەروەها کەرەسە و هێزی سەربازی وڵاتە لە خزمەت بە سیاسەتەکانی بەتایبەت دەرەکی خۆی بەکاردێنێت و هەر خواستێکی سنفی ئابووری کۆمەڵایەتی و هەتەت تاکو سیاسەتی شوڤینیستی شیاگەرایی ئێران لە ناوچەکە درێژەی هەبێت بە تەواوەتی بنکێش ناکرێن. خۆشەویستانی بینەر بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم دیدارەشمان. دیسان ڕۆژی 1 مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکارتان لێ پیرۆز بێت. هیوادارم کەم بەرنامەیەش جێگە ڕەزامەندیەوەی خۆشەویست بوو بێت تا دیداری داهاتووە بژین باششادی و سلامەتی ماڵەوە.